خوا بەزیار بێ بە سەرکەوتوی بەڕێوەچوو سوپاسی مامۆستاکانەکەم سوپاسی سەرپەرشتیاری خولەکە ئەەکەم سوپاسی دادەسۆزان و ژیران خانەکە مامۆستا ئازاد بەڕاستی خولێکی سەرکەوتوو بوو ئیشەڵڵا لە ئایندەشە ڕێکخراوەکە شتی باشترمان بۆ بکات بەڕاستی سوودمان لێ بینی زۆر باش بوو ئیسفادەمان لێ کردووە من وەکو خۆم زۆر ئیسفادە لێ کردووە پێشتر هیچم نازانی بەس یعنی شتی زۆر زۆر باشم دووریوە سوپاسی مامۆستا و مامۆستا ئازاد و دادەژیران و ئەو کەسانی کە سەرپەرشتاری ڕێکخراوەکە بوون بەڕاستی سوودمەند بووی لێ هیوادارم لە داهاتوودا شتی باشتر بێ وەڵام لەلایەن خۆمە زۆر ئیسفادەم لێ کردووە هیوادارم شتی باشترمان بۆ بکەن ئێمە وەکو ئەنجومەنی بەردەقەرەمانی کۆمەڵی ئیسلامی هاوکار بووین بۆ بەڕێز ڕێکخراوی هیوای هەمووان کە خولێکی درێژخایانی کردەوە بۆ ئەو فێرخوازە بەڕێزانی کە ژمارەیەکی زۆر بوون توانیان کارێکی باشیان پێ بکاوە فێری بڕین و دوورمانیان بکە و دووبارە دەستخۆشیان یەکەین و ئێمەش وەکو ئەنجومەنی بەردەقەرەمانی کۆمەڵی ئیسلامی بەڵێنی هەموو هاوکاریەکان ئەەکەین بۆ هەموو ئەو کار و چالاکیانەی کە هەیەە لەمەوردوو.